بەناوی خی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لەم دەرفەتەدا با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی تر لە پرۆگرامەکانی ڕوانگە. خۆشەویستان پێشتر ئێمە وادی ئەوەماندا بوو کە لێرە هەر جارێ بابەتێکی جیاواز و لەگەڵ میوانێکی جیاواز و پرۆگرامێکی جیاواز بۆ ئێوە چاک بکەین، بۆ ئێوە دروست بکەین و بۆ ئەوەی ئێوە بتوانن بە باشی جۆمان لێ بگرن، بۆ ئەوەی کە ئێوە وەڕست نەکەین، بۆ ئەوەی ئێوە وا لێ بکەین کە هەمیشە چاوەڕێمانکەن. هیوادارم توانی بێتمان ئەوەمان کرد بێ. خۆشەویستانم ئەمجارە بابەتێکی جیاواز لە بابەتەکانی تر هەڵەبژێری نەویست ئەپەڕینەوە بۆ بابەتی ئەدەب و لە ئەدەبیشە فۆکس ئەەکەینە سەر بابەتی ڕۆمان کە ئێستا برەوێکی گەورەی هەیە و ئێستا ڕۆمان ئەتوانێت کاریگەریەکی گەورە دروستکە. ڕۆمان ئەتوانێت مێژوو بژێڕێتەوە، هەتا لە ڕێگای چیرۆکەکانیەوە لە ڕێگای ڕووداوەکانیەوە ئەتوانێت مێژووەکمان بۆ بژێڕێتەوە. ئەم مێژووە تااقەتی جۆگرتنیمان هەبێ، دەتوانێت زۆر جار یاداشتێکمان بۆ بژێڕێتەوە، یاداشتی کەسێک کە مێژووی خۆیەتی بەڵام لە قاڵبێکی ئەدەبیە، لە قاڵبی چیرۆکێکە، لە قاڵبی ڕووداوێکی گرنگە لە ڕێگای ڕۆمانەوە بگات بە ئێمەوە ئێمە بتوانین بخوێنینەوە. و زۆر جار ئەدەب یاخود با بڵێن ڕۆمان ئەتوانێت داهێنان بکە لە ناو کۆمەڵک فەنتازیا و خەیاڵە ڕامانگرێ واروەها تێڕوانینێکی جیاوازمان بۆ دروستکە واروەها ئەو واقعی کە ئێمە ئەژین واقعەکەمان بۆ بگۆڕێ. لەگەڵ نووسەر و ڕووناکبیر مامۆستا عومەر مراودەلی نووسەری ڕۆمانی درەنجی ئێواران تاوتوی بابەتاکەین. مامۆستا عومەر زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئێوەش. مامۆستا عومەر ئەگەر قسە لەسەر ڕۆمانی کوردی بکەین بە شێوەیەکی گشتی دەشێ مێژوێکی زۆر درێژی نەبێت. ئەوە گرنگ نییە مێژوەکەی تازەیە، ئەوە گرنگ نییە کە مێژوێکی چۆنەڵێ زۆر دوور و درێژ لە پشتەوە نەوەستاوە، بەڵام قسەکە لێرەیە ئەو سەرەتایی کە بە مێژووی ڕۆمان لەلای ئەمە دەرەکەوێ یاخود ئەناسرێ بریتە لە دەی هەشتاکان، واتە لە دەی هەشتاکان ڕۆمان دێتە ناو دنیای ئێمەوە. ئەمەش هێشتا گرفتەکە نییە، بەڵکو شتێکی تر هەیە ئەویش پێگوترێ ڕۆمان لە ساتەوەختی جانی شۆڕژێڕانایە تێناو دێتە لای ئێمە و دێتە ناو دنیای ئێمە، ینی دەستێک یاخود با بڵێن پەنجەیەکی ئایدۆلۆژی ڕۆمان بۆ ئێمە نووسێتەوە، پاڵەوانەکان دروستەکە. تۆ پێت وایە ئەم سەرەتایە سەرەتایەکی ئاساییە؟ بەڵێ ڕاستەوەی جەنابەت باست کرد کە ئایدۆلۆژیا لە پشت ڕۆمانەوەی نەک تەنها هەر لە پشت ڕۆمان لە پشت ئەدەبیاتیشەوە لە بەرەوەی میلەتی میلەتێکە ژێردەستە بووە ڕوبڕووی داگیرکەران بۆتە ئەوەش لە ئەدەبدا ڕەنجی داوەتەوە. ئەوە گەر لەلایەکەوە قازانجی بە بزاوی ڕزگاری خوازی و شۆڕژگەری کوردیان بێ لەلایشکەوە زیانی زۆر لە ئەدەب داوە. ئەگە بگەڕێن بۆ سەردەمی پەنجاکان شەستەکان چلەکان ئەو سەردەمی کە گۆران و کامەران موکری ئەو شاعیرانە دەشێ بڵێنەوە ساتەوەختی شیعرە. بەڵێ ئەو ساتەوەختی شیعرە. ئەم بۆ خۆم کاتی خۆی کە خوێندکاری زانکۆم لە زانکۆی سەلاحەدین زارێک پرسیارم لە مامۆستا کامەران موکری کرد کە کامەران موکریچێک بەرەو شاعرانی کە بە شیعری شۆڕژگەری ناسراوە، بەڵام گۆران شیعرەکانی زیاتر خزمەتی بابەت دەکا، خزمەتی زیاتر بابەتی هونەر ئەدەب جوانکاری ئەوە لە شعری گۆراندا زاڵە. ئەمەش بەو مانانیە کە گۆران بزاوی ڕزگاری خواز و کاری شۆڕژگەری پشتگوێ خزبێ بەڵکو بۆ خۆی چەندجارێک گیراوە، بەڵام بەرحاڵ میلەتی ئێمە لە بەرەوەی لەو حاڵەتەدا لەو بارودۆخەدا بەردەوام نووسەرەکان ویستوانە جەماوەرەکە قایل بکەن، نەک کارێک بکەن کە جوانکاری و ئەدەبیاتی تێدا بێ. بەتایبەتی ئەدەبی شاخیش بە خۆت دەزانی بەردەوام ئەو شیعرانی کە باسی پێشمەرگە و شۆڕژگەر ئەوە کراوە ئەگەرچی لە بواری ئەدەبی و لە بواری جوانکاری و وشە سازیجا بەهێزنەوە بن خەڵک قبوڵی کردووە و ڕەخنەگرەکانیش لایەن لەولایە نەکردوێتەوە کە ئەوە ئەگەر لەلایەک قازانجی با و شۆڕەشەگەیان بێ زیانی لە بواری ئەدەبدا کردووە. بۆ نمونە ئێستا ئێمە ئەدەب بەڕاستی پەیامێکی زۆر دیاریکراوی نییە. بۆ نمونە ڕاستە ئایدۆلۆژیاش لە ئەدەبدا دەتوانێت ڕەنگ بداتەوە، بەسم پێم وایە پەیامی ئایدۆلۆژی هەر ئایدۆلۆژیاک بێت، دینی بێ غێرە دینی بێ، لەناو ئەدەبدا زۆر جێگەی نابێتەوە. ئەدەب پێم وا بێت لە دەرەوەی ئایدۆلۆژیایە، ئەگەرچی هەندێک جار بەرجی ئایدۆلۆژیا لەبەر دەکات. بۆ نمونە کافکایشێکە لەو ڕۆمان نووسانەی کە ڕۆمانەکانی جێگەی سەرسامی خوێنەرانی جیهانن، بەڵام ئایدۆلۆژیاکی دیاریکراوی نییە، زیاتر لە فەنتازیادا هەرچەندە بە شێوەک لە شێوەکان گزارش لە بارودۆخ و هەلومەرجەکات، چونکە مرۆڤ ناتوانێت لە واقعەکەی خۆی بچێتە دەرێ، بەڵام
بەو شێوە زمانە ساکارە بەو شێوە زمانە ئایدۆلۆژیە کە خەڵک پێی دەدوێت سیاسەکان پێی دەدوێن ئەدەب نابێت بەو شێوە بێ مرۆڤ بۆچی جگە لەو زمانی ڕۆژانە کە پێی دەدوێت کە زمانی ئاخاوتنە زمانی ئاخاوتن بۆ گاندنی پامێکی ڕۆژانەیە بەڵام زمانی ئەدەب پامێکی دیاریکراوی نیە جگە لەوەی کە جیهانێک لە خەون و خەیاڵ و جوانکاری بۆ مرۆڤ دێنێتی کە ئەوەش بەشێکە لە پێداویستەکانی ببوورە ئەگەر من بێمەوە سەر ئەو پرسیارەکە بە شێوەیەکی تر ئەوش ئەوەیە کە ئێماڵین ئەدەبی ئایدۆلۆژی یاخود با بڵێن ئەو دەستی کە مەسەلەن بۆ نمونە بە دیدێکی ئایدۆلۆژی ئەدەبمان بۆ نووسێتەوە بە تایبەتی لە ڕۆمانە ئەوەنەی کە ئێمە چۆنەڵی مەرگ لامان خۆشەویستەکە ئەوەنە ژیانمان لا خۆشەویست ناکە ئێمە قسەکەمان لێرە و لەسەر ئەوەیە وەزیفەی ئەدەب بە شێوەیەکی گشتی بریتە لە جوانکردنی ژیان یا بریتە لە جوانکردنی مەرگ قسەمان لەسەر ئێرە هەموو ئەو چیرۆکانی کە لە ڕابردووی باوا بڵێن لە شاخ یا با بڵێن ئەو واقعە چۆنەڵی شۆڕجێڕێکێ بۆی من نووسیوەتەوە مەرجی پێش ژان خستووە واتە ئەو کەسە پاڵەوانە ئەو کەسە بەهێزە ئەو کەسە چۆنەڵی شایستی ئەوەیە کە بچێتە ناو دەقێکی ئەدەبیەوە بچێتە ناو مێژووەوە ئەو کەسەیە کە ئامادەی ڕوبەڕووبوونەوەی مەرگە ئەوە جانفیدایی بکە قسەکەمان لێرەیە بۆیە کورد هەمیشە ئەم ژیانە مەرگ دۆستی تا ئەم لە حەزێژ لا خۆشەویستە قسەمان لێ ئێرەوە لەسەر ئەو ڕابردووە لە ڕۆمان قسەمان لەسەرەوەیە کە ئەو مەرگ دۆستی لە ئەمە خۆشەویستکرد بەڵێ لەگەڵ ئەو بارودۆ خۆشدا کاک پێیان مرۆڤ ناتوانێت دەستبەرداری ئەدەب بێ لە هەلومەرج و بارودۆخە سەختەکاندا کە بڵێن هێرش و پەلاماری داگیرکران بۆ سەر کوردستان بۆ مرۆڤ بوونەوەرێکە ئەگەرچی هەم لەم ڕۆمانەدا ئاماژەی پێکراوە بوونەوەرێکە بەردەوام ئەگەر لە کارەسات و ڕووداوی تراژدیشدا بژی ڕوویەکی دیکەی ژیان جوانکاریەکەواتە مرۆڤ لە هیچ بارودۆخێکدا دەستبەرداری ئەدەب و دەستبەرداری هونەر و دەستبەرداری خەیاڵەکانی نەبووە مرۆڤ بوونەوەرێکە بەردەوام ناوێت لە ژیانی واقع و ژیانی ڕۆژانەدا بژی دەوێت بۆ ژیانێکی کە بژی بە دوای ژیانیشکەدا دەگەڕێ بە دوای واقعیشکا دەکات کە لە دەرەوە ئەو واقعەیە هەر ئەم زمانی کە زمانی ئەدەبی پێدەگوترێ مرۆڤ هەر لە سەرەتای دروستبوونیەوە جگە لەو زمانی ئاخاوتن ئەو زمانی بۆچی بەرهەمێنەوە بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باس کرد یەکەم ڕۆمانی کوردی لەبەرەوە هەلومەرج و بارودۆخەکە وا بووە کە ڕەحیمی قازی لە پەنجاکان ڕۆمانی پێشمەرگەی نووسیوە و دوای برای محەممەد ڕۆمانی ژانی گەلی نووسیوە ئەوانە سەرەتای ڕۆمانی کوردین لەو ڕۆمانەدا وەکو ئاماژەت پێکرد زیاتر ئایدۆلۆژیا زاڵە چونکە ئەویش لەو ژینگەیەدا ژیاون ئەمەش نابێگرەی لەو ڕۆمان نووسانە بکەین کە بۆچی بەو شێوەیە گزارشتیان لە ڕۆمان و لە ئەدەب کردو چونکە تێگەیشتن لە ئەدەب لەو سەردەمەدا بەو شێوەیە بووە تەنانەت ڕۆمانی ژانرێکە بەرهەمی گەشە سەندن و پێشکەوتنی کۆمەلگا لە کۆمەلگایەکی پیشەسازیدا بەتابەتی لە خۆرئاوا ڕۆمان سەری هەڵدا لە کۆمەلگادا کە کۆمەلگای کشت و کاڵیە مرۆڤ بۆ گزارشکردن لە هەست و نەست و لانە ڕوحی و لانە ئیستاتیکیەکەی شعر نزیکترین ژانر بووە لە مرۆڤەوە هەرچەندە تا ئێستا لای نووسەران و لای ڕخنگران هەندێکیان پیانوە پەخشان پێش شعر کەوتنیان پیانوە شعر پێش پەخشان کەوتە بەڵام شعر زیاتر زاڵە لە کۆمەلگای مرۆڤاتی ئەنجامی گەشە سەندنی کۆمەلگا ئەنجامی کە کۆمەلگای پیشەسازی دروست بوو ئەو لە کۆمەلگادا مرۆڤ کاتی زیاترە بۆی کە بخوێنێتەوە لە کۆمەلگای کشت و کاڵیدا نیە کە شعر زاڵ بێت کە تەنها گزارشتەکان بە شێوەیەکی کتوپڕ بن بەڵام لە کۆمەلگای پیشەسازیدا مرۆڤ دەتوانێت زیاتر بیر بکاتەوە ڕۆمانیش بیرکردنەوە و کاتی زیاتر و نووسینی زیاتری دێ و کاتی زیاتریشی دەوێت بۆ خوێنەوە لەو کۆمەلگانەدا بۆیە زیاتر ڕۆمان سەری هەڵدا لە کۆمەلگای ئێمەدا بۆ من سەردەمی ناڵی و سالم هەر لەو سەردەمەدا کاوانە چاپیش نەبووە کاغەزیش بۆ ئەندازە نەبووە کە شیعران نووسیوە لە وڵاتێکی وەکو سۆڤێت دیستۆفسکی لە گۆڤارێکدا ڕۆمانی تاوان و سزای بە زنجیرە بڵاو کردەوە وڵاتێکی ئەوەندە دووریش نییە لە ئێمە لەوێ کۆمەلگاکە گەشە سندوتر بووە کۆمەلگای ئێمەشە گەر گەیشت بە قۆناغە گەشە سندووە ئێمەش وەکو میلەتانێکی هیچمان کەمترین لە میلەتی بەس ئەو ژینگە ئەو دەوروبەرە ئەو گۆڕانکاریە مێژوو هەلومەرج و بارودۆخە یارمەتی خوێنەری کورد و نووسەری کوردی نەداوە کە لەو سەردەمەدا ڕۆمان بنووسێ و ئەوەی هەشتاکانیش باست کردیارە لە هەشتاکاندا و ئێستاش دوای نەوەتەکان لەبەروی هەموو هەلومەرج و بارودۆخ کە زۆر گۆڕاوە ڕۆمان بە شێوەیەکی بەرفراو هەرچەند ئێستا خوێنەر کەم بۆ بەڵام نووسینی ڕۆمان و ڕۆمانی وەرجێڕاو لە بازاڕەکاندا ئێزگار زۆرە ئەوەش مای خۆش مامەستا شتێک لە ڕابردووی ئێمە لە واتە لە ڕۆمانی ئێمە هەیە بەتابەتی من گەڕێمەوە بۆ دەی هەشتاکان چووکە بە شێوەیەکی گشتی ینی با تاگوتەرە لە دەی پەنجاکان یا شەستەکان شتێک دووسرابێ بە ناوی چیرۆگیان ڕۆمانە هەر شتێک بەڵام لە ئێمە ئازانین کە لە دەی هەشتاکان سەرەتایکی خەبڵی و لە ڕۆمانی کوردی دەست پێەکە قسەمان لەسەر ئەوەیە
ڕۆمانی کوردی تاکە و چۆنەڵی مێژووی تازە ئازام ئەگەر مێژووی تازە لە نەوەتەکان بۆ سەرەوە حسابی بکەین نەیتوانیوە ئەها جوگرافیایشی دیاریکراوی ئێمە هەڵگرێ بە اعتیبار وەریگرێ دوایی مەسەلەن بۆ نمونە ئەم شوێنەمان بۆ بکە بە ئایدیاڵ واتە فەنتازیای پێوە بلچێنێ واوەها بیکاتە ناو بیکا بە دنیایەکی خەیاڵی ئەوەی کە ئێمە لە ڕابردووە لە ڕۆمانی کوردیا بینومانە ینی لە غیابی واقعی خۆمانە ژیاوە یا مەسەلەن بۆ منە سەردێکی مێژووی جێڕاوەتەوە یا هەستن نەکردووە کە ڕۆمانی کوردی خوێنیتەوە ئەو ڕۆمانە جوگرافیاکە یاخود ڕووداوەکەی لە ناو واقعی کوردی و یاخود باڵمن لە واقعی هەمەوە دەستی پێکرد بێ نووسەرەکانی هەمیشە بە ئەوە بڵین ڕۆمان نووسەکانی ئێمە ئەوەنەی کە متەئەسیر بوون بە ڕۆمانی غەیری خۆمان و هاتوون ئەو واقعان جێڕاوەتەوە جارێککە بۆ ئێمە جا با بڵێن لە ژێر وەلا و هەیمەنە و ڕۆشنایی ئەوانە جارێک ڕۆمانی کوردیان نووسیوەتەوە ئەوەندە هەڵقوڵاوی واقعی خۆمان نەبووە من قسەم لەسەر خودی جوگرافیاکە خۆیەتی واتە لۆکیشنێک بە ئاوا بڵین شوێنی تەسویرکردنی ڕووداوەکان زۆر جار مەسەلەن واقعی خۆمان نەبوو بەڵکو واقعیکی وەرگیراو بووە تۆ قسە لەسەر مەچی بەڵام پێم وایە واقعەکە لە واقعی کوردیەوە سەری هەڵداوە بەڵام ناکرێت ڕۆمانیش لەناو کووردا کە کورد بخۆی ڕۆمانی نەبێ ڕابردوویەکی نەبێت لە ڕۆماندا ڕۆمان نووسێک نووسەرێکی کورد کە دەیوە ڕۆمان بنووسێ کەڵک لە سوەر بگرێ ئەو ڕابردووە نەبێ ناسارە دەبێت پەنا بۆ ئەدەبیاتی جیهانی بەرێ و بێگومان کوردیش کەڵکی زۆر لە ئەدەبێت هەموو میلەتان کەڵک لە ئەدەبیاتی دراوسەکان ئەدەبیاتی بێگانە وەردەگیرێت لە هەموو دنیادا ئەوە هەر باوە ئێمە بۆ نمونە هەر لە هەشتاکان ئێمە کە دەڵین ڕۆمانی کوردی درەنگ سەری هەڵداوە لە هەشتاکان ئەو ڕۆمانی کە زەنابەت باس دەکەی بۆ نمونە غابری غارسیا مارکز کە ڕۆمانێکە ڕۆمانوسێکە بە خەیاڵی سیعری بەناوبانگە کتێبەکانی بە عەرەبی شەرکەم بوون لە شارێکی وەکو قەڵازێک من لەوێ ژیاوم لە هەشتاکان جگە لە حەمەدۆک و جگە لە هەندێک ڕۆمانی فارسی کە لەو ژنگەی داژەم سەردەمی بەعسیشوا بوو بەردەوام سانسۆر هەبوو لەسەر کتێب ئەو ڕۆمان و چیرۆکانە نەکرد بە کوردی بە عەرەبیش زۆر کەم بوون ئەو ئاڵ و گۆرە ڕۆشنبیرە لە نێوان کورد و دەوروبەرەکەیدا نەبوو بەپێی بەهۆی ئەو ڕژێمە دیکتاتۆر و تۆتالیتارانەی کە بەردەوام ڕێگر بوون لەوەی کە میلەتانی ئێمە بە ئاگا بن میلەتانی ئێمە ئاگاداری دەرەوەی خۆیان بن ئەمە یەکێکە لەو خاڵانەکە بەردەوام لەناو خۆیدا خۆی خواردوێتەوە ئەوە بەرهەماتەوە کە لە ژینگەکە و ئەو دەوروبەریدا هەبووە بەڵام دوای نەوەتەکان سیر دەکەی دوای کرانەوەی دوای جیهانگیری و دوای کرانەوەی دەرگاکان بەڕووی جیهاندا هەموو میلەتان ئەمڕۆ ئاڵگۆڕێکی ڕۆشنبیری هەیە ئەمە وای کردووە کە هەموو میلەتانی دنیا ئاگاداری ئەدەبیاتی یەکتری بن و بە ئەدەبیاتی یەکتری ئاشنا بن بەڵام ئەدەبیات بەڕای من خۆ ڕاستە پەیوەندی بۆ ژینگە و دەوروبەرەوە هەیە کە مرۆڤەکە تێداژی بەس ئەدەب پێش هەموو شتێک ئەوەی جەنابەت باس کرد کە ئەدەبیاتی ئێمە زیاتر پەیوەندی بۆ واقعەیەکی دیاری کراوە ئەدەب شعر دەبێت لە دەرەوەی ئەو جوغرافیا بێت کە شعر بەڕاستی پەیامێکی مرۆڤایەتیە بۆ زەلالدین ڕۆمی یەکێکە لەو شاعرانی کە شعرەکانی ڕاستە بە فارسین و بۆ خۆشی لە ڕەتدا بە ئەسڵ تورکە وەداکیشی کوردە کە کورد لی ناپرسێتەوە بۆ ئێستا فارس بەی خۆی دەزانێت تورک بەی خۆی دەزانێت هەر کووردە کە لی ناپرسێت دایکی کووردە سوکە تورک وابزانم پارەی تورکی ڕسمی زەلالدین ڕۆمی لەسەرە و ئێرانیش هەموو ساڵ یاری دەکەنەوە لەبەر شعرەکانی بە زمانی فارسی گوتووە هەر ئێمە کە بیری ناکەنەوە کە دایکی کووردە بە هەر حاڵ پەیامێکی جیهانی هەیە خۆندێک جار پەیامی تایبەتیش بۆ مشاعرێک کە گۆران کە شعرێکی بۆ کوڕەکەی خۆی نووسیوە لە هەمان کاتدا کە بابەتێکی شخصیە تایبەتە بەخۆی لە هەمان کاتدا دەبێتە بەشێک لە جیهانی چونکە شعر ئەدەبیات چەندە شخصی بێ چەندە تایبەتمەندی خۆی هەبێ دەبێتە بەشێک لە جیهانی چونکە گزارشتە لە مرۆڤێک کە معاناتێکی هەیە کێشەیەکی هەیە بە هەمان شێوە ئەو معانات و کێشە لە کەسانی کەشدا دەشێ دووبارە بێتەوە کەواتە ئەدەب ئەگەرچی شخصێک دەینووسێ بابەتێکی تایبەتیش دەینووسێ بەڵام بە هەمان شێوە دەبێتە ئەدەبێکی جیهانیش بۆ من زۆر شاعیرانیشمان هەیە زۆر ڕۆمانوسانمان هەیە کە گزارشیان لە هەندێک هەڵومەرج و بارودۆخی تایبەت کرد بەس بۆ ئێمەش دەشێ بۆ من ڕۆمانەکەی مەکسیم گۆرچی کرد چەند ڕۆمانێکی بوو سەرەتا ئاماژەت بۆ کرد ئایدۆلۆژیە بەڵام گزارشتە لە خەباتی نەتەوەکانی دیکەش کەواتە ئەدەب بە شێوەیەک لە شێوەکان تێکەڵ بە کۆمەڵگەی مرۆڤایەتی هەمووی دەبێت زۆر باشە مامۆستا ئەگەر لێرەوە بچینە سەر ڕۆمانەکەی خۆت لە ناوەکەیەوە دەست پێکەین درەنگی ئێواران درەنگی ئێواران چەندێک پەیوەندی بە خودی مامۆستا عومەر خۆیەوە هەیەی یاخود با بڵێن چەندێک پەیوەندی بە تەمەنی خۆتەوە هەیە چونکە لە ناوەکەیە مامۆستا هەست بە مبالەغەیەکە کرێ ینی با بڵێن هەست بە زیادە ڕەویەک بەمانە ئەدەبێکە هەڵم
ئێواران ئێمە زانین کە ئێوارە ینی نیشانەی تێپەڕبوونی زەمانێکی دیاری کراوەواتە ڕۆژێکە سەر لە ئێوارە واتە ئێوارە کۆتایی پێهێنێ بەڵام تۆ زیادە ڕۆیەکەکە دڵی درەنجی ئێواران بە ئەوە بڵم لە ینی چەندێک ئەم ڕۆمانە پەیوەندی بە چۆنەڵی خودی تەمەنی مامۆستا عومەرەوە هەیە لەوەی کە شتێکی تێپەڕمان ئەم ڕۆمانە بۆ جێڕێتەوە واتە هەر لە ناوەکەیەوە ناوەڕۆکەشی دوایی دێمەسەری درەنجی ئێواران چەندێک پەیوەندی بە خودی ژیان و تەمەن و ژیانکردنی مامۆستا عومەرەوە ئەم بۆ خۆم ئێوارە لە کاتەکاندا بەیانی هەیە چێشتەنگاو هەیە نیوەڕۆ هەیە ئێوارە هەیە هەر یەکە تامی تایبەتی خۆی وەرزەکانیش بە هەمان شێوە هەر وەرزە تامی تایبەتی خۆی هەیە بەهار تامێکی هەیە پاییز جوانیشی هەیە هەر وەرزەکان هەمویان بەڵام بەگشتی ئێوارە لای من زۆر لە ڕوحی منەوە نزیکە بە تایبەتی خەڵک ئێواران زۆڕێکی هەیە شاری ئێمە شەو کاتی کە ڕۆمانەکە لە شارێک لە شارەکانی کوردستاندا ڕوویداوە کۆمەڵێک ئەو دەزانی گەنجن کە فرار و لە عسکەری دواکەوتون و لە شارەکەدا دەژین سەردەمی باسا لەو ڕۆماندا ویستومە کە ئەو هەلو مەرج و بارودۆخەی جەنگ ئەو کەش و هەوای کە جەنگ دەیقڵقێنێ لە کۆمەلگادا لە وڵاتانەدا کە جەنگ تێدا ڕوودا چ کارگەرێکی لەسەر کۆمەلگا دێت بە تایبەتی لەو کەسانی کە ئەو گەنجانی کە خوێندکاری زانکۆن و گەنج و دوا دەکەون لە زۆر ژیانی ڕۆژانە لە مەسائلی ژنهێنان و لە زۆر شتیکاوە حەز بە دواکەوتی خۆیان دەکەن ئێوارە جمزۆرێکی تایبەتی و ئێمە بە خۆشمان ئەو گەنجانە کە کۆ دەبوون ئێواران یەکترمان دەبینی واروە ئێوارەش جوانێکی تایبەتی سێبەری درەختەکان لە ئێواراندا لای من بەردەوام لە خەیاڵی مندا لە جۆرێکە لە ئیستاتیکا و جوانی کە زۆر ڕوحی من شاد دەکات ئێوارە ئێمە زانین ڕۆمانەکە فلاشباگە بەڵێ واتە زەمانێکی تێپەڕی و بۆ ئێمە ئاجێڕێتەوە پاڵەوانەکانی مەسەلەن بۆ من پاڵەوانە سەرچیەکانی دیسان قسەکردن لەسەرەوەی کە کاتێک مەسەلەن بۆن منە ئەم ڕۆمانە ئێمە خوێنینەوە ئەجێڕێتەوە واتە ڕۆمانەکان پاڵەوانەکان ڕەنگە ژیانیان تێپەڕی بوو بێ و سەردەمی مەسەلەن بۆن من گەنجایەتی خۆیان تێپەڕاند بێ لە ڕۆمانەکە هەست بە جێڕانەوەیەکی سیرەیەکەی ینی کۆمەڵێک ڕووداون کە یەکە گرن زۆر بە دوای یەکایەن تۆ مەبەست لەم خودی ئەم شێوازی جێڕانەوەیە چییە ینی باوا بڵین خودی ڕووداوەکە کە مەسەلەن بۆن منە لە زانکۆ دەست پێەکە تا کۆتایی ئەمانە هەمووی کۆمەڵک چۆنەڵی وردە ڕووداوی بەیەکەوە لەکێنراون هەتا باوا بڵین پاڵەوانش لە ناویە زۆر نییە پاڵەوان لە سەرچەکان دەشێت دوو پاڵەوانی زۆر سەرێکی بن بەڵێ کامەران و دلێر قسەکەمان لەسەر ئەوەیە مامۆستا هۆکاری ئەم شێوازی جێڕانەوەیە چییە ینی تۆ ئەوەنێ کە ئیتیمامت بە جێڕانەوە داوە ئەوەندە چۆنەڵی گرنگت بەوە نەداوە کە ژینگەیەک بخولقێنی کەوا هەستکەین کە ئێستاە فلاش باجێکە ئەگەڕێت تۆ مێژووکمان بۆ جێڕیتەوە تۆ لەمایە مەبەستی ڕابردوو لە لای من لە ڕوانگە فکرەکەیەوە زۆر جیا لە ڕوانگە ئەدەبیەکەی هەرچەندە بابەتەکە من بابەتی ئەدەبێ بەسە من پێش نووسینی ئەو ڕۆمانە هەندێک کتێبی فکریم نووسیون لە 2005 عقلگەرایی و زمانی دەق و کۆمەڵە کتێبی فکری کە من ڕابردوو لای ئێمە بەتابەتی لە ڕوانگە فکرەکەیەوە سەیریکەین ئەمن لە ڕوانگەی جابریەوە هەندێک کتێبم نووسیوە ڕابردوو لای ئێمە وەکو خۆی بەردەوام دووبارە بۆ تۆ لە ڕوانگە فکرەکەیەوە دەڵێم بەس لە ئەدەبدا چەمکەکان هەمووی دەگۆڕێن ئەگەر ڕابردوو لە ڕوانگە فکری و فەرسەفەکەەوە سەیریکەین لای ئێمە نەمانتوانیوە ڕابردوو تێپەڕێنین و لە ئێستادا بژین و بەرەو داهات و هەنگاو بنێین بەردەوام گەڕانەوە بۆ داهاتوو بەتابەتی بۆ مێژوویەکی 1400 ساڵ لەمەوبەر کە مێژووی ئیسلامە بەتابەتی دوای گەشە سەندنی شارستانێت و قۆناغی ڕۆشنگەری خۆر ئاوا ئەوە هەمووی زۆرێک لە شکستی پرۆژه عەقلانیەت بوو لە خۆرهەڵاتدا وای کرد کە لەبەرەوەی نیتوانی لە بەرامبەر شارستانێتی خۆر ئاوادا هەستی بە زۆرێک لە شۆک کرد گەڕاوە بۆ ڕابردوو کات ئەو ڕابردوویکی وەک چۆن دەڵێ زۆرێک لە خۆ خەڵەتاندنە لەبەرەوەی کە لە داهاتوودا و لە ئێستادا ئێمە هیچمان بەرهەمهێنا بۆیە گەڕانەوە بۆ ڕابردوو گوتمان ئێمە لە ڕابردوودا شارستانێتێکمان هەبووە کە پرۆژه عەقلانی هەبووە کە شارستانێتی ئیسلامی بوو ئەوە لە ڕوانگە فکرێک بەس لە ڕوانگە ئەدەبیەکەوە پێم وابێ ڕابردوو بابەتێکی کەیە ڕابردوو زۆرێکە لە خەیاڵ زۆرێکە لە فەنتازیا و زۆرێکە لە باشە گەرێکە پرسیار بکەم مامۆستا ببوورە بەڵێ مرۆڤ لە ڕۆماندا کە دەگەڕێەوە بۆ ڕابردوو ئەو ڕابردووە ڕابردوویەکی فکری و فەرسەفی نیە بۆی بگەڕێنەوە بەرهەمی بینینەوە خۆی بەردەوام جابری و باس لەوە دەکات کە ئێمە ڕابردووی خۆمان بەرهەم دێنینەوە لە ڕوانگە فکرەکەیەوە لە ڕوانگە ژیانی لێداین بەس لە ئەدەبدا ئێمە بە دەیان زار پاییز دەتوانێت دووبارەکەیەوە چونکە هەر جارەی
جۆرێک لە ئیستاتیکاتە بۆ منە لە شعری پاییزدا گۆران شعری پاییزی هەیە محەممەد عومر عوسمان هەیەی دەشێت دەیانی کە لەسەر پاییز بنووسن و هەموو ئەمە بەردەوام کە شعر دەخوێن و ئەدەب بەردەوام دەمانجێرێتەوە بۆ ڕابردوو کە شعرێک دەربارەی پاییز دەخوێنەوە ڕۆمانێک دەربارەی ڕاپەڕین دەخوێنێت دەگەڕێەوە بۆ ڕابردوو بەس چ ڕابردوویەک لە ڕوانگەیەکی ئەدەبیەوە بەڵێ ئەزانی چۆنە مامۆستا ڕەنگە ئێستا خوێنەرێک پرسیار بکە بڵێ ئێستا بۆ من گرنگە مامۆستا ئێوە لە ڕێگای ڕابردووە چی بە من بڵێ چونکە ئەگەر ڕابردوو خودی ئێمە کە ئەمانجێڕنەوە بۆ ڕابردوو ئەگەر دیسان جارش کە تەسلیم بە ئایندەیەکی ڕۆشن و دیاریکراومان نەکەنەوە ئەو کاتە پرسیار دروستە بێت لەسەرەوەی ئێمە ئەوەی کە جەنابەت خۆر ڕخنەی لێگری لە ڕووی فکریەوە حتا لە ئەدەبیشە ئەو مەزانە مراوغەکردنە لە ناو هێشتنەوەی خوێنەر لە ناو ڕابردووە بەبێ ئەوەی کە مەسەلەن بۆ منە تەسلیم بە ئیرادەی ئێستای بکەیتەوە ئەو کاتە ئەو خوێنەرە حەقی خۆی بپرسێ بڵێ باشە ئەو ڕابردووە کە مەسەلەن بۆ منە نووسەر شانازی پێوەکە چ بایەخێکی بۆ من هەیە کە من ئێستام پێگرنگە ئەو گەڕانەوە بۆ ڕابردووە ئەم لێرە لەو ڕۆمانەدا بێلایەنم دەنا باس لە هەر گەڕانەوەیکی ڕاستەخۆی ڕابردوونی وەکو خۆی بێگومان بە بێلایانی بەڵام هەندێک تێبینیشیە لەسەر ئەو ڕابردووە بە تایبەتی شۆڕشی کورد ئەگەر خوێنەر بەودی ڕۆمانەکە بکەن هەندێک ئەوەی کە جەنابەت باسێکی بەرهەمهێنانی ئێستا یان ڕوانینە بۆ ئاسۆیەک لە داهاتوودا لەو ڕۆماندا هەستی پێ دەکرێت وەکوچی ئەوەی کە بەردەوام کامەران بە پێچەوانی دلێرەوە دلێر دەیەوێ ئەو واقع و دەوروبەری کە تێیدا لە واقعدا دەژی بەڵام کامەران بەردەوام هەنگاوی داهاتوو دنیا و ڕەخنەشی لە شۆڕش هەیە و تێبینی لەسەر شۆڕش و هەرسوکەوت و هەندێک پەیامی شۆڕش هەیە لەو سەردەمەدا کە و کامەران بە دیدێکی کەوە لە شۆڕش و لە گۆڕانکارە مێژوویەکان دەڕوانێ و هەنگاوێک دەنێ بۆ داهاتوو ئەگەر ڕۆمانەکە بۆ وری بخوێنەوە کامەران بەردەوام هەر لەبەر ئەوەشە کە لە کۆمەڵگەی مەدا ئەوەی کە لە واقعەکەدا نەژی پامێکی تازای پێبێ پامێکی نوێی پێبێ هەست بە زۆرێک لە نامۆی ئەگە سیرکە لە زۆر شوێندا لەو ڕۆمانەدا دلێر و هاوڕێکانی هەتا زۆر جارگاڵتە بە کامەران دەکەن بڵێن لەم بارودۆخۆدا کە حکوومەتی بەعس هێرش دێنێ بۆ سەر پێشمەرگەکان و ئەو خازن کاتێک کە شیعری دڵداری کەواتە لێرەدا بەردەوام شۆڕش وارەکە کە ئێمە سۆز و عەشق و خۆشەویستی و لانە جوانکاریەکانی ژیانمان لەبیر بچێتەوە بەڵام کامەران وەک زۆرێک سەرکێشی دەکات تەحەدا دەکات هەرچەندە کە لای برادەرەکانی و هاوڕێکانی دەبێتە جێگەی ڕەخنە بەڵام ئەو تەحەدایەوە هەموو گۆڕانکاریێکی فکریش بەردەوام دەکەوێتە بەردەم ڕەخنەی بەرامبەر ڕەخنەی نەریتپازەکان ڕەخنەی ئەوانەی کە دانەوێت ژیان بە شێوەیەکی باو بەردەوام بێ لەوەدا هەست پێ دەکەێت بەس وەکو جەنابەت باز دەکەیت دەشێ خوێنەر ئەو ڕەخنێش بگرێ بڵێ بەردەوام خوێنەر لە ڕابردوودا دێڵێتەوە بەس ئەو ڕابردووەی فکر لەگەڵ ڕابردووی ئەدەم پێم وایە بیرەوەری و مزەکەراتی ئەوانەی کای بیرەوەری خوان دەنووسنەوە وەکو خۆی دەنووسنەوە بەڵام زۆرێک لە چێژی تایبەتی مرۆڤ بەردەوام ئەدەب چییە ئەدەب بۆچی ئێمە بەرهەمی ئەدەبی دەخوێنینەوە دەمانەوێت لە ژیانی تایبەتمەندی و تاگەرایی ئەو کەسانە شارەزابین ئێمە ژیانێکی بە کۆمەڵ دەژین زمانێکی بە کۆمەڵ بەکاردێنی ڕۆژانە بەس لە ئەدەبدا مرۆڤەکان شتێکی شەیە بمبورە ئەگەر قسەشت پێ دەبڕم لە ئەدەبدا پێم وایە مرۆڤەکان ڕووی ڕاستەقینی خواندە زۆر ڕاستە مامۆستا شتێکی شەیە ببوورە شتێک هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە ڕابردوومان ئەزمون کردووە بەس داهاتوو هێشتا تارماییە هێشتا نازانین چییە دەتوانین تەفسیری ڕابردوو بکەین بەس ئایا مەسەلەن بۆ منە بۆ داهاتووش هەمان مەسەلەن بۆ منە تەفسیرمانە بێ لەبەرەوە زۆر جار ئەدەب ڕەنگە ئەمە بێوێ ئەمە بکە بێوێ ڕابردووەک پیشان بە واتە بەوەی سوودێک لە ئەزمونەکانی ڕابردوو وەرج بگیرە بۆ داهاتوو من ناچارم بۆی کە ناوبڕێک وەرەگرم دوایی لەسەر گفتوگۆکەمان بەردەوامە بێن بەڵە خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر دێمەوە خزمەتی ئەوە بەڵە خۆشەویستان جارێک کە سڵاو لە ئێوە لەگەڵ مامۆستا عومەر میراودەلی درێژە بە گفتوگۆکەمانە دێن مامۆستا عومەر ئێمە ئەزانین بە تایبەتی لە دەقی ئەدەبی و فکریشە نووسەر بێلایەن نییە بەڵێ واتە بەشێک لە گوزارەی ناو تێکستەکان بریتە لە گوزارەی یاخۆ با بڵێن ژیانی نووسەر لە درەنگ وەختی ئێوارانە چەندێک مامۆستا عومەر بۆ خۆی حوزوری هەیە ڕاستەکەی من لە نووسینە فکرەکانمدا
بۆچوونی خۆم دەرخست و بەس لەو ڕۆمانیدا لێگەڕاوم ئەو دوو پاڵەوانە بۆ خۆیان قسام بکەن با بە ڕاشکاوی بڵم ئەو پاڵەوانە کامەران زیاتر لەم نەوە نزیکە بەڵێ کامەران چونکە هەوڵی گۆڕانکاری دەدا بەردەوام فکری من نووسینی من ئەوەیە کە مرۆڤ بەردەوام بەو بیر و بۆچوونە دەقبەست و چەقبەستوانەی کە باون قایل نییە بەردە ئیشی نووسەران چێ بە درێژایی مێژ ئیشی بنڕۆژ چ بووە کە شار بە دەرکراوە لە بەرۆی قسێکی کردووە پێچەوانەی کۆمەلگا بەردەوام کۆمەلگاوە دەسەڵاتیش بەردەوام حەزیان لەوەیە کە بیر و بۆچوونە با و دەستە دەراوەکان بەردەوام بن هەم کۆمەلگا وەک چۆن دەڵێ لەگەڵ دەسەڵات دەیەوێت کۆمەلگاوە بێ و کۆمەلگاش لەژێر سایە و هەژمونی دەسەڵاتدا بەردەوام بەو شێوە بێت ئەوەی کە قایل نییە بەو هەلومەرج و بار و دۆخە دەستێنە دراوە نووسەران و بیرمەندان هەر ئەوانشن بە درێژایی مێژوو کە توانیوە لە بواری دینیدا بۆ نمونە تەماشای فکری ئیسلامی هەرچەندە بابەتەکە من بابەتی ڕۆمانە بەڵام معتەزیلە لە کۆمەلگای ئێمەدا بۆچی بەنامۆی سەیر دەکەن لەبەرەوەی لەگەڵ ئەو دەسەڵات و لەگەڵ ئەو کۆمەلگا نەگونجان ئەگەر چی پامێکی جوانیشان پێ بوو بێ کەواتە بەردەوام جگە لەو بیر و بۆچوونە باوانەی بیر و بۆچوونێکی کە هەیە کە بیرمەندان خاوەنی و جۆرە بیر و بۆچوونن نووسەرانن ئەوانە کە بە پێچەوانە بیر دەکەنەوە بە پێچەوان ئەوە نیە کە دژایەتی کۆمەلگاکەن بەڵکو هەمان بیر و بۆچوون دەشێ هەبێ بەڵام ئەوان زۆرە دەربڕین و بۆچوونەکانیان بە شێوازێکی کەیە لە ڕوانگەیەکی کەوەیەوە دیوێکی دیکەی ڕوودا و بابەتەکان دەبین ئەوە لە ئەدەبیشدا بێگومان ڕنگ دەداتەوە بەڵامە من لەو ڕۆماندا زیاتر ڕۆمان بەڕای من ئەدەب زیاتر پەیوەندی بە خەیاڵ و پەیوەندی بە ئیستاتیکا و پەیوەندی بە جوان ئەدەبی شەیە وەکو سەرەتا باسمان کرد کە لە خزمەت ئایدۆلۆژیاکدایە بەڵام بەگشتی ئەدەب پێویستێکی جیا لە پێویستە فکریەکان زۆر ئێمە فەیلسوفمان هەبووە بیرمەندی گەورەمان هەبووە کە ڕۆمانی نووسیوە بۆ منە سارتەر جگە لەوەی کە فەیلسوفێکی بوونگەرا ڕۆمانیشی نووسیون شانۆگەریشی نووسیوە بەڵام بەشی زۆری ڕەخنەگران پێیان وایە ئەوانەی کە فەیلسوفن و کاری ئەدەبی دەکەن ئەوەندە ئەدەبیاتە ئەوەندە فکرەکە بەسەریان دازاڵە وەک چۆن دەڵێ ئەو بابەتە ئەدەبیانان وەکو هەژمار ناکرێت بە بابەتی ئەدەبی چونکە فەلسەفە و بیر و بچوونەکانیان زاڵە دێخنە ناو بوارە ئەدەبیەکەوە ئەدەب زۆرێک لە جیهانێکی تایبەت و سربەخۆی هەیە بە تایبەتی ڕۆمان و بمانەوە نەمانەوێت فکر و بۆچوونیش مرۆڤ ناتوانێت لە فکر و بۆچوونەکانی خۆی قوتارکە ڕنگ دەداتەوە لەو ڕۆمانەشدا ئەوە هەستی پێکراوە بە تایبەتی ئەوەی کە کامەران جۆرێک لە بۆچوونی منی هەیە و دلێریش کەسێک کە بەردەوام دەیەوێت ژیان وەک خۆی دووبارە بێتەوە ئەوەش بێگومان ململانێک دروست دەکات ئەوەی کە من لەو ڕۆمانێدا لە سەرەتاکەیدا لە ئێوارەی یەکەمدا باسم کردوم پێم وایە ژیان لە یەک ڕوانگەوە نابێت سەیری بکرێت بەردەوام کە جەنگە و کارەساتە و خەڵک بیر لە ژیانی جەنگ دەکاتەوە ئەو هەلومەرج و بارودۆخە تراژدی کە جەنگ بەسەر خەڵکی دادێنێ مامەسا ببوورە من ڕەنگە پرسیارەکانم تۆزێک ئەندازەیەک داڕشتنەکەی لە شێوەی ڕخنایە مەسەن ڕۆبەڕووی جەنابەتی کەمەوە ئەوش ئەوەیە کە ڕۆمانەکە هەستەکەی ڕووداوەکەی زۆر سیاسیە واتە ڕووداوێکی سیاسە شەڕی نێوان عێراق و ئێرانە کۆمەڵێک خوێنکارن نازانم فیرارن ئەلم بابەتانە بزەبت گەڕێتەوە بۆ دەی هێشتاکان ڕووداوەکە ڕووداوێکی سیاسیەوە ئاڕاستەکەش بەر و ئاڕاستەیەکی تا دێ بەر و ئاڕاستەیەکی سیاسیە چێ هەستەکرێت زمانیش تایە زۆر قاڵبێکی سیاسی وەرگرتووە تۆ بۆ ماڵێکی وڵاوە حەزم نەکردەوە بێ جاگەر لای خوێنەر وا دەرچوو بچکۆ بەڕاستیە من پێم وایە ئەدەب دەبێت بە زمانی ئەدەب بنووسێ بەڵام بەرحاڵ ئەگەر سیاسیش بێم پێم وایە قسەی سیاسیش ئەگە بە ئەدەبی کرا هەجیاوە جیاوازە لە قسەی سیاسی خۆ سیاسەکان قسان هەیە و نووسەرەکانیش نووسەر وهەیە وتاری ئەدەبیش دەنووسێ و هەر لە ڕوانگەی ئایدۆلۆژیا بەڵام ئەدەب پێم وایە بەردەوام بەرجێکی دیکە بەبەردا دەکرێت زمانێکی دیکە بەکاردێ بەڕاستی ئەدەب بۆ ئەوە نیە تۆ هەواڵێکی دیاریکراو بگەری بۆ من ئەو ڕۆمانی کە تۆ باسیەکە دایان کەسە و لەسەر و بارودۆخە نووسیوەتی بەڵام هەریەکە بە ڕوانگەی خۆی بە خەیاڵی خۆی ئەم پێم وایە خەڵک بۆچی ڕۆمانێک ئەگەر یەک ڕووداوی دیاریکرا بۆ من ڕاپەڕین یانەوەی جەنگی ئێران و عێراق بەختیار عەلی باسی کردووە ماردین ئیبراهیم لەسەر جەنگی ئێران و عێراق نووسیوەتی زۆر نووسەر بەڵام هەریەکە لە دیدگای خۆیەوە باشە ئێمە جەنگی ئێران و عێراق لە مێژوودا دەیخوێنینەوە مێژوو لایەنێکمان بۆ باز دەکات ئەوەی کە ڕووی داوە بەڵام ئەدەب وەکو ئەرستۆدڵ ئەوەشمان بۆ باز دەکات کە ڕووی نەداوە ئەوەی کە نادیارە بەردەوام ئەدەب گەڕانە بە دوای شتە نادیارەکان دەکە ئەوەش نووسەر بەرهەمی دێنێ ئەو لانە نادیارە و بەردەوام مرۆڤ دەیەوێ ژیانی تایبەتی خەڵک بناسێ ئەو ژیانە باوەی کە هەیە ئەوە هەمومان تێکەڵین لەو ژیانی کە بە زمانی ڕۆژانە گوزارش دەکەین بەڵام لە ئەدەبدا مرۆڤەکان جیا دەبنەوە و تایبەتمەندی و تاگەرایی خۆیان دەردەخەن بۆیە مرۆڤ بەردەوام دەیەوێ لە ڕێگەی ئەدەبەوە
بە ژیانی تایبەتی خەڵک گەست کە پێما بێ هەموو بابەتێکی ئەدەبی گزارشتە لە حاڵەتە تایبەتی و گزارشتە لە حاڵەتە تاگەراکەی ئەو نووسەرەی کە نووسیوێتی و مرۆڤ حەز دەکات بەردەوام ئەو ژیانە تاگەراییە ئەو ژیانە فەردانیتەی مرۆڤەکان بزانێ جگە لە ژیانی ڕۆژانە لە نێو ئەدەبیشدا بۆ ئەو لایەنە شاراوەی مرۆڤ دەگەڕێت کە ئەدەبیش جۆرێک لە دەرخستنی ئەو ژیانە شاراوەیە کە لە تاچی مرۆڤدا هەیە. زۆر باش مامۆستا یەکێک لە خەسڵەتەکانی یا ڕەگەزەکانی ڕۆمان بریتە لە بابەتی سۆزداری. خۆگەر نووسەرێک مەسەلەن ئەم لایەنە بێرێتە دەرەوە واتە گرنگی پێنەدابێت نووسەرێکی زۆر مۆفەق بێ ئەنجا ئەتوانێت سۆزداری لە ڕۆمانەکە بێنێتە دەرەوە. ڕۆمانی وا هەیە یعنی لە نمونەی لاتوپوتەکانی پاریس ئەو ڕۆمانێکی زۆر بێ بەس ئەزانی ینی فەنتازیایکی بۆ دروست کردووە کە توانیوێتی مۆفەق بێت لە مەسالی دوورکەوتنەوەی سۆزداریە. لە درەنگ وەختی ئێوارانە درەنجی ئێوارانە ببوورە جەنابێت زۆر بە حەزەرەوە ئەم بابەتە باسەکەی من پرسیارەکەم ئاوالیەکەم بزەبێت تۆ واقعەکە جێڕیتەوە کە لە ناو کوردەواریە بەم شێوەیە بێ زیاد و کەم یا مەسەلەن بۆن منە ئەوە حەزەری نووسەرێکی بە ئاوا بڵێن باگراون ئیسلامیە کە وا ئەکاکە مەسەلەن ئەم بابەتە بەم شێوە بەم حەزەرەوە بەم هەستیاریەوە مەسەلەن مامەڵی لەگەڵا بکە یاخود هەر لە واقعی کوردیە بە تایبەتی لەو ساتە وختەیە کە ڕووداوەکان تیان ڕوەدان هەر خۆی واقعی بابەتی سۆزداریش بەم شێوەیە. بابەتی سۆزداری بەو شێوە دەتوانی بەڕاستی من لەو ژینگەیەدا ژیاوم ئەدەبیش ڕنگدانەوە ئەو ژینگە و دەوروبەرەیە ئەو باگراوندە ئیسلامیش ئەو جەنابەت باسی دەکەی ئەوە لەوانەیە زۆر کەس هەر بەڕاستی بۆچوونی ئیسلامیە کە لەوانەیە هەر ڕۆمانی پێ دروست نەبێت ئەگە ئەوە بێ من زۆر تێمپەڕاندوە ئەوە چونکە هەر ڕۆمان نووسین ئەو ڕۆمانە هیچ دقێکی دینی تێدا نیە باس لە ئاین ناکە باس لە فەرمودەکانی پێغەمبەر لەوانەیە کەسێکی ئیسلامگەڕا پێیوا بێ کە من هەر ئەگەر جەنابەت دەڵێ باگراوندی ئیسلامی ئێستاشە کەسێکی ئیسلامین بەرحاڵ پێیوا ئەوە زۆرێکە لە لادان بە پێچەوانە ئەم پێم وایە زۆرێک لە تێپەڕاندم ئەنجام داوە کە ڕۆمانەشم نووسێ چونکە لەناو ئێمەدا ئەوەی کە نووسەری ئیسلامی پێیوا دەبێت تەنها تەفسیری قورئان و فەرمودەکان بکە من مەبەستم مەزانی چێ مامۆستا ببورێت خوا بەبەستەکەم بگات قسەکەم لەسەر ئەوەیە ئەزانی بەبەست نا ئەزانی چی مامۆستا من مەبەستم ئەوەیە نووسەر نابێ شتێک دروستکە کە مەسەلەن بۆن منە کە نەبێت واتە بەتابەتی ئەم بابەتانە چونکە من بابەتانە و کۆمەلگاش بە هەستیاری وەریەگری و حەق خۆشێتی قسەکەم لەسەر ئەوەیە من بە مجەڕەدی بە دیاریکراوی پرسیارم کرد وتم تۆ ویستوتە واقع وەکو خۆی بجێڕیتەوە بەبێ زیاد و کەم مەسەلەن بۆن واقعەکە جیایە ئەو کچە کە بڵین چرۆیە لە خانەوادێکی پێشکەوتون لە ڕێگەی شیعرێکە ئەم ویستومە ڕۆمانەکە خۆی ڕۆمان بەردەوام واقع وەکو خۆی نابێ بگیرێت زۆرێک لە فەنتازی هەرچەندە فەنتازیە کەمە لەو ڕۆماندا بەڵام کامەران ئەگەر ڕۆمانەکەت خوێن بێتەوە ڕۆژێک شیعرێک دەنووسێ بۆ کچێک کاس خۆی لە زانکۆ خۆشی ویستووە ویستومە لە کاتی جەنگدا لە کاتی ئەو کێشە و گرفتانەی جەنگ کە هێناوێتی بیر لە ژیانی خۆیان دەکەنەوە ئەوانە ناتوان لە شارێک بچن بۆ شارێکە بڵان لەو کاتیدا کامەران هەڵدەستێت پێم وایە زۆرێک لە تێپەڕاندن زۆرێک لە تەحەدا ئەنجام دەدا بەرامبەر بە هاوڕێکانیشی کە شعرێکی دڵداری دەنووسێ و دەیێنێ بڵاویشی دەکاتەوە لە ڕۆژنامەی هاوکاریدا تا هەندێک لە برادەرەکانی ئەگەر لە بیرت بێت لە گفتوگۆی نێوان کامەران و دلێر دەڵێ بەڕاستێت و کورتپەروەرێکی زۆر چاژی لە زیاتیەوە شعر بۆ پێشمەرگە نووسی شعر بۆ کچێک نووسیوە ئەوە پێم وایە بە زۆرێک لە لادانە لەو واقع و دەوروبەرەکەوەش ئەرچی نووسەرە ئەرچی ئەدەبە کە بەردەوام واقع خۆی نەجێڕێتەوە و دووبارە ئەو دوو خێزانش خێزانێکیان کە لە شارێکی بچووکی کوردستان و خێزانێکیان کە لە سلێمانیان پێشکەوتوتر و کراوەترن کە دەبینین کچەکەیان گەنجێکی زانکۆ شعرێکی نووسیوە ناوی کچەکانی نهێناوە بەڵام بەهۆی ئەو شعرەوە ئەو کچ و کوڕانە دانێ بێگوێن لە ڕێگەی شعرەوە زۆرێک لە پەیوەندی نێوان ئەو کچ و کوڕانە دروست دەبێت کە بێگومان دایکی کچەکە گاڵتەی بە کچەکەی دەکات دەڵێ ڕۆڵە چۆن کەسێک لە ڕێگەی شعرەوە هاوسەرگیری ئەنجامدا لە ڕێگەی شعرەوە ئەو کارێک کە کۆمەلگا کردوێتی دەکرێت بەڵام لێرەدا ویستومە کە بەهایەک بۆ شعر ئەنجام دەم و کامەران زۆرێک لە کامەرانش ویستوێتی زۆرێک لە وەک چۆن دەڵێ زۆرێک لە تێپەڕاندن ئەنجامدا لە واقعی کە تێیدا ژیاوە لە ڕێگەی شعر تا باوکیشی یەکەم جار پێدا دەڵێەوە بۆ سمعی ئێمە باش نییە بەڵام بەرحاڵ ئەو شعرش بڵاو دەکاتەوە وەک کەس کە شعرەکە دەبینێ دەزانێت ئەو شعری کامەران بۆ ئەو نووسراوە ئەوە بێگومان ویستومە لە هەندێک شوێندا هەر وەکو جەنابە سەرەتا کوتت واقعی وەکو خۆی گواستوەوە ئەمن بەڕای خۆم پێم وایە ویستومە لە واقعا دەرسم کە عاشق جارێکی دیکە لە ناو جەنگدا لە ناو کوشتاردا لە ناو ئەو کاولکاری کە جەنگ بەرهەمی دێنێ عاشق جارێککە سەر هەڵدەتە کاتە مرۆڤ دەستبەرداری جوانیەکانی خۆی نابێت بۆیە لەوێدا کامەران
لەو هەلو مەرج و بارودۆخەدا بیر لە شێعری دڵداری دەکات. زۆر باشە چەند پرسیارێک ماوە کاتەکەشم کەمماوە هیوادارم بتوانین ئەو پرسیارانش بکەم. لە کەسایەتی دوو پاڵەوانەکە تاواتە کامەران و دلێر کامەران هەستەکرێت کە کوڕێکی لەسەرخۆ و ورد و ئاوا باڵێن دووربین و ئەلم بابەتانەیە بەڵام لەو لاترەوە هین هەیە چۆنەڵی کامەران هەیە دلێرە ببوورە دلێر هەیە بزەبە دلێر کوڕێکە ئەندازەیەک چۆنەڵی یاخی و چۆنەڵی فزوڵێتێکی لە ژیانیا هەیە تۆ لەم دوو کارکتەرە ویستێتە هاوسەنجێک دروستکەی واتە مەسەلەن بۆ منە ژیان بە تەنها بریتینە لەم شێوازی مامەڵەکردنە و بە تەنیاش بە ئەمانە دوو ئەزمونوتەکەڵ کردو ئەو بۆ سونێتەوە پێم وایە دلێر لەگەڵ کۆمەلگاکەی دەژی کامەران لا دەدا چکە دلێر کاتێک کە پێشمەرگا چارەچێک دەکەن دەڵێ بانیم دەستم دەم بە پێشمەرگا کامەران بە پێچەوانەوە بیر لە پێشمەرگاتی ناکاتەوە کامەران بەردەوام دلێر کە گوێ لە ڕادیۆ دەگری ئەوەی ڕادیۆ دەیڵێ هەمووی قبوڵە و ڕەتی ناکاتەوە تێبینی لەسەر هەواڵەکانی ڕادیۆ نیە چونکە ئەو حەماسەت و هەڵسوونەی کە لە دلێردا هەیە لەو سەردەمەدا لە بەشی زۆری کۆمەلگادا هەبووە ئەمن کامەرانم هێناوە کە دەیەوێت لەو واقعەدا بە زۆری چکە ڕەفتارکە هەتا بەردەوام ئەگەر لە بیرت بێت لە جێگایەک گاڵتە بە کامەران دەکەن کە باسی یاریزانەکان دەکەن دەڵێ کامەرانەوە دێ بۆ لام هەموو ئێواران من شوێنێکم داناوە پێم بۆی خوێنەر زۆر پەرت و بڵاو نەبێت لە شوێنی جیاجە هەر لەو شوێنی یەکتر دەگرن کە شقامی گشتی و لەنە دارێک دارتوێک لەوێ هەم ڕۆژێکتە دەبین ئەگەر لە بیرت بێت لە شوێنێکدا دەڵێنەوە کامەران ئەو ڕێوارە هات بۆ لامان دیسان ڕەخنە لە شۆڕش دەگرێت کە باسی یاریزانەکان دەڵێ بۆچی لە قەندیل یاریگە بۆ یاریزانەکان ناکاتەوە کەواتە بەردەوام دلێر بیر لەوە دەکاتەوە کە ڕۆژانە ڕوو دەدەن بەڵام کامەران بیر لەو ڕووداوان دەکاتەوە کە دەشێت ڕوو بدەن کە دەشێت لە داهاتوودا ڕوو بدەن من وەحاز دەکەم کە کامەران دووربینترا وەکو جەنابش ئاماژەت پێکرد و کەسێکی دلێر کەسێکی نەریتیە وم لەبلانێ لێنوە ئەو دوو کەسەدا هەیە بەس پێم وابێ بەردەوام لە کۆمەلگای مەدا کەسانێک کە بیانوێ گۆڕانکاری بکەن هەست بە نامۆی دەکەن بۆیە کامەرانش لێرەدا هەست بە نامۆیی دەکا و بە شەرمەوە بیر بۆچوونەکانی خۆی دەرەبڕێ وەکو چۆن بە درێژای مێژووی خۆر هەڵات وا بە لێ من ڕۆژەوە بیگرە تا دەگاتە مۆدەزیل تا دەگاتە سەردەمی ئێمە وەکو نەسر حامەدە و بزێت کە لە میسر جێگای نەبەوە ئاوەرە و دەربدە بەردەوام ئەوانەی بۆچوونێکی هەست بە نامۆی دەکەن لێرەدا کامەران گزارشتە لەو کەسە دەستە بژێرە کە کەسێکی ڕۆشن زۆر باشە مامۆستا من پێشتر وتم ڕۆمانەکە ئەندازەیەک واقعیە واتە ژانێکی واقعی ڕابردوومان بۆ ئەجێڕێتەوە بۆ فەنتازیایی کە جەنابەت تا دروست کردووە لێرەش باسیشم کردوتم زمانەکەش ئەندازەیەک لە زمانی سیاسیە چێ بە ئاوا بڵم هەر لەسەر زمان هەستەکرێک لەوەی کە زمان ئەندازەیەکی زۆر بستراوە بە سادەی ئەم ڕۆمانە بنووسرێ و زمانی تا بێگرە گۆڵ بێ و بێ خۆشاردنەوە بێ تۆ زیاتر ئەمەشت بە مەبەست کردووە بۆی کە بە زمانێکی سادە گزارش لەو واقع بکەی و فەنتازیاک بەم شێوە سادەیە بەخولقەنی و دوورکەویتەوە لە زمانی گرێ و گۆڵ و دروستکردنی وێنەی چۆنە مەغەوەش و تارمایی و ئەلەم بابەتانە بە مەبەست ئەمەت کردووە بەڵێ جوانە بێگومان ئەو ڕۆمانی کە بەردەوامە من لە خوێنەوە ڕابەدا بابەتێکی ئەدەبیە بەردەوام خوێنەر دەبێت بە دوای لایەنە نادیارەکانی ئەو بابەتە دەبێت دابگەڕێ بەڵام بە پێچەوانە لەوەدا بوارم بۆ خوێنەر نیێشێتەوە کە پرسیاری کە دروستکە بە دوای لایەن چونکە لە ڕۆمانێک کە گرێگۆڵە ڕۆمانێک کە زۆر زیاتر ڕەمزیە ئەسا ڕۆمانەکانی مارکیز بەردەوام دەوێت چەند جارێک بیان خوێنەوەم پێم وایە خوێنکارێکی خۆشم ناودار لەسەر ئەو ڕۆمانی نووسی بوو کە دەڵێ هەموو کەس تێی دەگا ئەوە زۆرێکە لە سادەی لەو ڕۆمانەدا بەڵام پێم وایە مەرجنی هەر ڕۆمانێکیش کە خەڵک هەمووی تێگەیشت ئەوە ڕۆمانێکە لە ئاستی ئەدەبیدانەبێ یەشار کەمال حەمەدۆکی نووسیوە هەردوو زۆرە ڕۆمان هەیە بۆ نمونە هەر بەختیار عەلی بۆ خۆی هەندێک ڕۆمانی هەیە زۆر خەڵک مەرجی تاقانەی دووەم بەڕاستیم بۆ خۆم زۆر لایەنی ئاڵۆزی ڕۆمانەکەم بۆ لێک نەدەدرایەوە بەڵام دوای هەندێک ڕۆمانی هەیە کەشی فریشتەکان لەگەڵ ئەوەکە بە شێوێکی ئەدەبی و بەرز و فەنتازیای جوان نووسرا بەڵام خوێندەر دەتوانێت دەرکی نهێنیەکانی ئەو ڕۆمانە بکە بەردەوام لە نووسیندا پێم وایە کە ئەو نووسینە نووسینێکی بەهێزەکە لانی نادیاری زۆر بەس لەو ڕۆمانەدا ئەو لایەن نادیارە لەگەڵ قسەی جەناب بدەم کە زۆر کەمە و زوو خۆی بەدەستەوە دەدا مامۆستا من پرسیارێک بکرد ئێستاش دەیکەمەوە بەس بە جۆرێکی تر من وتم ڕۆماننووسی ئێمە کەم وایە چۆنەڵی لۆکیشنی خۆمان بەکاربێنێ واتە جوگرافیا خۆمان بەکاربێنێ لە هەموو ڕۆمانەکە تۆش خۆت پاراستووە لەوەی کە
دلێر خەڵکی کوێیە مەسەلەن بۆن منە کارکتەرەکەی ترێت مەسەلەن بۆن ینی بەناو مەسەلەن بۆن منە ناوی شارێک بینیت بۆن منە لە ڕۆمانەکان ناوی قەڵاتزە بهێنرێ قەڵاتزە بێ بە لۆکیشن ڕانێ بێ بە لۆکیشن سلێمانی بێ بە لۆکیشن بۆ خۆت تەحەفوز لەوە کردووە تەحەفوز لە شارەکان مەبەستم ئەوە بووە دیارە شارەکەم بخۆم لە قەڵاتزێ بووم ئەو شارش ناوی یەک دوو شار هاتووە لاندێک شوێن هەست دەکرێت کە بەڵام ناو نەهاتووە شوێن کارەکان کە مەبەستم ئەوە بەڕاستی ڕۆمانەکە تۆزێک لەو ناوسەگەریە بچێتە دەرەوە هەستە دەخۆ ڕۆمان هەیە ناوسەگەریشە لە ناوچەیەکدا دەنووسێت بەڵام دەبێتە ڕۆمانێکی جیهانی ڕۆمان نووسمان هەیە تەنها باسی شارەکەی خۆی دەکا نیکۆت کازانزاچی باسی یۆنان دەکا بەشی زۆری بەس ڕۆمانوسێکی جیهانیش ئەوە نەبێنە بەس من وام پێ باش بوو ڕۆمانەکە وام پێ چاک بوو کە بۆ شێوە بێ کەسێکی هەولێری پێ خوێندوە بزانێت لە هەولێر ڕوویداوە کەسێکی سلێمانی بە هەر حاڵ پێم وا بوو کە شارەکان زۆر زەق نەبووە من ئەو شێوازم لە نووسیندا هەیە ڕاستەکەی زۆر ڕۆمانوسێ ناوی شارەکان دێنی ناوی گەڕەکەکان دێنی ناوی کەسەکان دێنی ئەوە دەبێەوەش بەس من بۆ خۆم پێم وایە کە ڕۆمان لەو شێوازە ناوچەگەری و شارەکە بە خیاڵ دروست بێ هەر خوێنەرە بە خیاڵی خۆی ئەو شارێکە تێداژی پێوا ئەو ڕووداوە لەو شارەدا ڕوویداوە مەبەستم زیاتر ئەوە بووە شێوازی نووسینەکەم وام حەز کردەوە ڕاستی بەڵێ مامۆستا هاوسەنجێک هەیە لە زمان و لە شێوەی داڕشتن و تەنانەت لە ئەو فلاشباکەی کاگەڕێتەوە ئەو واقعەتی کە ڕۆمانەکە هەڵی گرتووە ئەویش ئەوەیە کە فرەکارەکتەر نییە ئەم ڕۆمانە واتە لێژەشا جنجاڵی دروست ناکە ئەم دوو کارکتەرە بەهێزە با بڵێن ئەم دوو پاڵەوانە وەرەگرێت تا کۆتایی ئاهەن بات جیاوازیەک هەیە لێرە لەگەڵ ڕۆمانی تازەیە ڕۆمانی تازە سەیرەکەی کە واقعێک بە واقعی بەرجەستە جاری وای شارێک هەمووی هەڵەگرێ ژینگەکە هەموو گوازێتەوە بە هەموو چۆڵەنە جوگرافیا و قەرەباڵغی و کارکتەرەکانی تۆ لەمە شار دیسان بەم بەسوات کردووە شوێنەکە وەکو سەرەتا ئاماژەم بۆ کرد نەمیستۆ ڕۆمانەکە دەرچێت جا و ڕۆمانە ڕاستەکەی خوێنەر ماندوو دەکا و لە بازنەیەدا دەهێڵێتەوە چونکە هەموو ڕۆمانەکە لێک شوێندا ڕوودەدا ویستومە خوێنەر بەردەوام ئەو شوێنە لاوی ببێتە شوێنێک کە لە بیر و خەیاڵ و فەنتازیای ئەو خوێنەردا ئەو شوێنە بەرجەستە بێ وەروە پاڵەوانەکەش هەربان قەسیشوان کرد دەمتوانی پاڵەوانی کە بێنمە ناو بیکەمە فرە پاڵەوان و فرە شوێن و فرە کات و هەتا کاتەکەشی زۆر دیاری کراوە بان قەس ئەوەم کردوی سومە جۆرێک لە ڕۆمانەکەم خزاندەوە شوێنێکی تایبەتەوە و کەسەکانیش دوو کەسی تایبەتن ئەوە ڕاستە هەربان قەسوام کردووە باشە با پرسیارە لەسەر کات بکەم هەستەکەی کاتە ڕاگرتووە مامۆستا نەتێشتووە کات درێژ بێتەوە ینی کاتێکی بجەڕەت دووەرگرتووە کاتێکی دیاریکراوە دووەرگرتووە و ڕۆمانەکە ڕووداوەکە تیا ڕووەدا و کۆتایی دێ ئەمەد بچمە بەس ئەوە شەر بەوە مەبەستە هەستم کردووە وەستم دەڵێ زۆر لە خۆم بکەم خۆم ناسار بکەم بتوانم لەو کاتێدا ئەو ڕۆمانە تەواو بکەم هەتا شوێنیش زۆر هەستم بۆ کردووە لە کاتی نووسیندا کە بسمە دەرەوەی ئەو شوێنە بەس ویستومە لەو شوێندا بتوانم بە ئەوەزە زۆرێک لە سەریێشە بۆ خوێنەر دروست دەکات خوێنەر بەردەوام دەگەرێتەوە ئەو شوێنە وەک چۆن دەڵێ زۆرێک لە بێزاری بۆ خوێنەر دروست دەکات ئەوە سەربان قەسوام کردووە کە بەردەوام لەو شوێنەدا ئەو ڕوودا ڕوودا بەڵام دیارە لێرەدا دەکەوێتە سەر توانای ئەو نووسەرە هەر نووسەرە هەیە شوێنێک دەکات بەڵام لە شوێنەشدا فەنتازیای زۆر بڵاو دەکاتەوە بوونمە شاری مۆسقا ڕسپەکان ڕۆمانوسێکی وەکو بەختیار عەلی نووسێتی شوێنەکان زۆر دیاریکران بەڵام توانێت لە ڕێگەی خەیاڵەوە پەرە بۆیدە بەس من دیارە لەوانەیە خەیاڵەکەی من بەرتەسەکتر بوو بێ فەنتازیاکەم بەرتەسەکتر بووی بەختیار عەلی فراوانتر بێت کەواتە دەشێت لە شوێنێکدا بەڵام میستومە ئەو زۆرێ لە خۆم بکەم خۆم ناسار بکەم کە لەو شوێنەدا ئەو ڕووداوە بخڵقێنم وە کارکتەرەکان ئەو دوو کەسە بتوانم لەو شوێنەدا بەڵام ئەوە سەرێشەیە کە بۆ خوێندە دروست بوو ئەوەیە کە دووبارە بوونەوە زۆر دروست کە بەردەوام هەموو ئێواران لەوێ یەکتر دەبینن و دەشێ ئەگەر بە شێوەیەکی کە ڕۆمانەکە لە ڕێگەی خەیاڵەوە لە ڕێگەی فەنتازیاوە لە ڕێگەی فلاشباکەوە ئەو شوێنەش گوازرا بە هەر لە هەمان شوێن بابان لە بەس من هەموو ڕۆژێک پاڵەوانەکان بردوونە هەمان شوێن کە شەقامی گشتی شارە و نزیکە و دارتوەیە کە لەوێ گفتوگۆ دەکەن و قسە دەکەن زۆر باشە مامۆستا عومەر ڕخنێک لە ڕۆماننووسی خۆمانەگیری ئەویش ئەوەیە کە دیدێکی هەمیشە دیدێکی ڕۆژنامە نووسیان مەسەلەن بۆ منە بۆ کۆمەلگاکەیان هەیە بۆ مانای کە هەمیشە دیدێکی ڕەخنەگرانیان هەیە یعنی تۆ بەراورد بکە لە بینی دوو نووسەری ئەفغانی کە خالد حوسێنی و عاتیق ڕەحیمیە کە خالد حوسێنی سێ ڕۆمانە نووسێ عاتیق ڕەحیمیش وەڵاو عالم وازام دوو ڕۆمانی هەیە بەم پێنج ڕۆمانە دیدی هەموو ئەوروپا ئەمریکا لەسەر ئەفغانستانە گۆڕن بۆ مانای ئەگەر خەڵک تەسەووری وابێ لە ئەوروپا کە
ئەفغانستان تەنها تیرۆر بەرەمێنێ خالد حوسێنی و عاتیق ڕەحیمی ئەمان گۆڕی کردیان بەوەی کە ژیانیش لەوێ هەیە فەنتازیاش هەیە جوانیش لەوێ هەیە بەس ئەگەر باشترین کارکتەری ڕۆمانی ئێمە وەرگین باشترین نووسری ئێمە وەرگین ئەوەندەی کە دیسان ئەو با بڵێن دیدە ڕخنەیەکەی ئەوەندەی کە درزەکان گەوراکە ئەوەندە نایەت باز لە جوانی مەسەر بۆ من ئەم کۆمەلگایە بکە تا چەند ئەمەش ڕخنەیەکی واقعە لە ڕۆمان نووسان ئەوە لە ڕۆمانی مندا هەیە بەڵاوی خالد حوسێنی بەڕاستی هەست بۆی دەکەی کە وەکو جەنابەت ئاماژەت بۆ کە هەست بۆتی کە ئەفغانستان تەنها ئەوەندە نییە بەڵام مش پێم وابێ بۆچی ئێمە ئەو ڕۆمانی بەختیار عەلی دوابین هەناری دنیا تەرجمەی ئەڵمانی کراوە و پێم وایە بەس لە دوامین هەناری دنیا سەریاسەکان کۆمەڵە قوربانین مامۆستا عومەر لە واقعی ئێمەیە ئەو سەریاسانەی کە 2000 تەنانەت ئەو کەسی کە لە داوێنیشا لە دایکە بێت نایناسێتەوە باوکیشی ناناسێتەوە کۆمەڵک سەریاسن کە دوای سەرگەردانە بن ینی مەبەسمانەوەیە ینی ئەمە جاری وایە ڕخنەکە بچووکە هاتووە گەورە کراوە بە قاڵ بە ئەدەبیەکەی قسەمان لەسەر ئەوەیە کە ئەوەندەی کە تروسکایەکی جوانی هەبێ ئەم تروسکایە جوانی لە باتی ئەوەی گەورە کرێ بە پێچەوانەوە خەفەکردنی جۆرێک لەوە هەیە بەڵام ئەوەی خالد حوسێنی کە ئاماژەت بۆ کرد لەویشدام پێما بێ هەست بۆی دەکەی کە ڕۆمانە باسی ئەفغانستان دەکا باسی کۆمەلگای ئەفغانی دەکا ئەوەی کە تۆ واقعە باسی دەکەی بەڕاستی لە ڕۆمانەکەی خالد حوسێنیدا فەنتازیا زۆر کەم هەیە بۆ ئاگاداریت ئەوەی هەزار خۆری درێژشاوە باسی کۆمەلگای ئەفغانی دەکا و باسی ئەو کێشە و گرفتان دەکا کە ئەو سیستەمەی فەرمانڕەوایی کە لەوێ هەیە لەو کۆمەلگایدا هێناوێتە پێش و قوڵقاندوویەتی بەڵام ڕۆمانەکە دیارە ڕۆمانێکە لە ڕووی خەیاڵەوە بەهێزە و ڕۆمانەکە بەڕاستی ئەوەش ڕۆڵی هەیە کە بۆ خۆشی لە دەرەوە دەژێت و هەروەها وەرگێڕاوە بۆ زمانی ئینگلیزی و بەر ئەفغانستانیش لەبەروی وڵاتێکە وەکو ئاماژەت بۆ کرد بەردەوام خەڵک پێیوا میلەتێکی دواکەوت و تیرۆر بەرهەمدێنێ ڕۆمانوسی هەر ڕۆمانوسێک هەبێ لەوێ ئەم لە وڕادم کە دەشە ڕۆمانوسی زۆر گەورەتر هەبێ بەڵام لە وڵاتێک کە پێشکەوتوترە ڕۆمانوسێک کە لە ئەفغانستان هەڵدەکەوێت زۆر جیاوازە ڕۆمانوسێک کە لە فەرەنسا هەڵدەکەوێت چونکە لەوێ کۆمەلگاکە کۆمەلگایکی پێشکەوتی بۆ ئەفغانستان خالد حوسێنی جێگەی دەستخۆشیە چەند خولەکێکم ماوە ئەوە بهێڵمەوە بۆ ئەو فیدباکی کە لە لای خوێنەرەوە پێت گەشتوتەوە تۆ ڕۆمانەکە چەند مانگەکە بڵاوت کردوتەوە پێشتر نووسینی ترت هەبووە قسە لەسەر خوێنەر چییە بەتابەتی خوێنەری ئەدەبی با قسەکەمان لەسەر زۆر کەمە ئەوە یەکێکە لەو گرفتەکانی ئەمڕۆ هەیە لە هیوادارم ئەو بارودۆخەش وا نەمێنێ بەڕاستی خوێنەر زۆر کەمە نەکە ڕۆمانی من ڕۆمانی زۆر نووسری ناسراویش کەم دەخوێندرێنەوە بەداخەوەمە داوا لە خوێنران دەکەین داوا لە نووسەران دەکەین داوا لە کۆمەلگای دەکەین کە بەڕاستی بگەڕێنەوە بۆ کتێب بێستە هەوڵێکی بەردەوام هەیە بۆی کۆمەلگای کوردی بە کتێب ئاشنا بێتەوە بەداخەوە ینی ئاشنا نەبوون بە کتێب زیانێکی زۆر لە کلتور و فەرهەنگ و بیرکردنەوە و جیهانبینی ئێمە دەدات باش ئەوە خەتاکەی چەندێکی بەر نووسەرەکانەکەوێت ینی تۆ باب ئاوا بڵێن کە ئەگەر ئێمە ئەوە دروست بێ لە قەیرانی مەسەلەن خوێنەرابین و خوێنەرمان کەم بێ بە تەنها خوێنەر نییە کە مەسەلەن ئەم تاوانەی بەرەکەوێت پێدوانیە کە نووسەرەکانیش ینی من باوەڕم وایە ئێساش نووسەری بەهێزە خوێنرێتەوە باوا بڵم ینی چەندێک نووسینەکان ئەتوانن مەسەلەن بۆ منە بەها ئەوەی کە خواستی ئەم ساتە وەختەیە خواستی ئەم مەسەلەن بۆ جۆرە لە خوێنەرە بگوازێتەوە بۆچی ڕۆمان بەردەوام وەرەجێڕدرێ و ڕۆمانی وەرجێڕدرا و ئەخوێنرێتەوە بەڵام ڕۆمانی خۆمانەمێنێتەوە بەڕای جەنابەت ئەوە گرێ لە نووسەران دەکەی کە نووسەران بەرهەمی وە بەرهەم نانن کە خوێنەرەکان من وتم چەندێک بەر ئەوانیشەکەوێت واتە ئەوان بێگوناه دەرەچن لەمەیە ئەوان نازانم ئەو نووسەرانی ئێمە شێرکۆ بکەس شاعیرێکە بۆچی لە دەرەوەی کوردستان ناسرا بۆچی لە کوردستان خەڵک ناخوێنێتەوە پێما بەگشتیم پێم وایە ڕاستە نووسەرەکانیش دەبێت زیاتر هەوڵ بدەن و ئاستی ڕۆشنبیری خۆیان بەهێزکەن و جوانتر بنووسنەوە ڕاستە من ناڵم نووسەرەکانی مە لە ئاستی نووسەرانی گیاندەم بەڵام کەمتریش نین بەڵام من دەیجەرمەوە بۆ خەڵک چونکە وەکو ڕۆمانە وەرگێڕاوەکانیش کووا بۆ ئەندازە ناخوێندرێنەوە ڕۆمانی وەرگێڕاویش زۆر هەیە ناخوێن دووبارە سیر کە لە بواری فکریدا ئێمە ئەوڕۆ بەرهەمێکی زۆری فکری دەکەوێتە بازار ئەوانەش ناخوێنەوە کتێبەکانی بوون هایدگەر کتێبی لە ڕێی محەممەد کەمال کردوێتە کوردی کێمە لە هەشتاکان بە عەرەبی دەستمانە دەکەوە ئێستا بە کوردی هەیە کەواتەم دەیجەرمەوە بۆ خوێنەر و ئەو دەسەڵاتەش کە هەژمونی هەیە لە کۆمەلگایمەدا بەڵام ئەوە کێشەی تەنها کوردیش نییە ئەو کۆمەلگا خۆرهەڵاتیانە بەگشتی ئاشنانین بە کتێب تۆ تەماشا کۆمەلگا عەرەبیەکان بکە لەوێشدا هەروە ینی خوێنەر کەمە و کۆمەلگا ئێمە دەبیەوە سۆسیۆلۆژیانە لێکی بدەینەوە کە بۆچی
ئەوە ڕاستەکەی ئەنی جگە لە وڵاتی وەکو ئێران کە زۆر ئاشنان بە کتێب بەڵام ئەو گەلی عەرابە بۆ نمونە گەلانی دەور و بەربان هەمویان بەگشتی خوێنەر زۆر کەمە بە بەراورد بە وڵاتانی دیکە ئێستاش لە خۆراوەکو هەست پێ دەکەی و خەڵک ئاگادارە لەوێ خوێنەر زیاترە ئەوە دیارە هۆکارێکی مێژووی هەیە هۆکارێکی پەیوەندی بەو هەلو مەرج و بارودۆخە سیاسیەوە هەیە هەلو مەرج و بارودۆخی سیاسیش پێم وایە زۆر ڕۆڵی هەیە تەنانەت قۆناغی ڕۆشنگەری خۆرئاوا سەردەستی ڕۆشنبیرەکان هاتە دی بەڵام بەردەوام لا ئێمە پێشەواکانمان بۆ هەموو گۆڕانکاری ئەدەبی و فکری و ڕۆشنبیرەکان سیاسیەکانن کە سیاسەکانیش ئەوە بەرهەم دێنن کە لەم وڵاتەدا هەیە بەردەوام سیاسیەکان لا ئێمە زاڵن بەسەر بوارە فکری و بوارە ئەدەبی و بوارە فەرهەنگیەکاندا. زۆر باش مامۆستا عومەر من کاتم تەواو بوو بەس یەک خولەک بدەمە جەنابەت ئەگەر شتێک من پێیم پێ نەبردبێ و بتەوێت لەسەر خودی ڕۆمانەکە درەنجی ئێواران لە ماوەی خولێکێکە فەرموو. ئەوە جەنابەت وڵا جوانت خوێندەوە دەست خۆش بێ تێبینیەکانتم زۆر قبوڵە بەڵام من ئەوەی کە ئاماژەت پێ نەکرد ئەوەیە کەەوە ئەو ڕۆمانە ویستومە دوو دیمەنی دژبەیەک پارادۆکسێک بخڵقێنم کە پێم وابێ ژیان تەنها جەنگ نییە ژیان تەنها کاولکاری نییە ژیان تەنها وێرانکاری نییە و دووبارە هەندێک بابەتی فکریش لەو ڕۆمانەدا کە ئەوەیە کە دەسەڵاتداران ئەوانەی جەنگ دەخڵقێنن بەردەوام جۆرێک دایانەوێت لە خۆنواندنی خۆیان جۆرێک لە شوێنێک دەباسیەوە کراوە کە تەنها لە دروستکردنی قەڵاو کۆشکدا نانەوێ هەژمونی خۆی توانای خۆیان دەرخەن بەڵکو جەنگیش جۆرێکە لە دەرخستنی توانای مرۆڤ جۆرێکە لە چالاکی مرۆڤ تەنها جەنگ ئەوە نییە کە لە پێناو جۆرێک لە دەستکەوتی معنەوییان لە پێناو وڵات و جۆرێکە لەو چالاکیانە کە و دەسەڵاتدار و خوێنڕێژانە دایانەوێ و بەردەوام لە ناو جەنگیشدا من ئەوەم باس کردووە کە لە جەنگدا عەشق نامرێ تینوێتی مرۆڤ بۆ جوانی بۆ داهاتوو بۆ جوانی بەردەوام لە مرۆڤدا گەشە دەکات. زۆر بەڕێز مامۆستا عومەر میراودەلی نووسەر و ڕووناکبیر و نووسەری ڕۆمانی درەنجی ئێواران دەستەکان خۆش بێ زۆر سوپاس لە بەرنامەی ئەم جارێ ڕوانگەیە ئامادە بووی وەڵامی پرسیارەکانت داینەوە. زۆر سوپاس. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتنە کۆتایی ئەم بەرنامەیەش تاکو بێگەشتنەوەیەکی دیکە بۆتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.